ڕەشنووسی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2016 عێراق لە ئەنجومەنی وەزیرانە و لایەنە سیاسیەکانیش بە وردیەوە چاودێری ڕەشنووسەکە دەکەن تاوەکو بگەێنرێتە پەرلەمان و گفتوگۆی لەسەر بکرێت. بڕیاردەری لیژنەی داراییش لە پەرلەمانی عێراق ژمارەکانی ناو ڕەشنووسی پرۆژەکە بەوەهمی دەزانێت و پێی وایە عێراق ناتوانێت ئەو بڕەداهاتە بەدەست بهێنێت. ئەو موازنەی کە ئێستا گەیشتووەتە ئەنجومەنی وەزیران و معلوماتیشمان هەیە ئێستا ئەنجومەنی وەزیران کار لەسەرەوەیەکە کە هەندێک تعدیلاتی تیا بکات چونکە ئەو موازنەیە کۆمەڵە ژمارەتیایە بەڕاستی ژمارەکان وەهمین لە ڕووی داهاتەوە و لە ڕووی نەفەقاتیشەوە وەهمین چونکە نە ئەو داهاتەمان دەسەکەوە نە ئەو نەفەقاتەکە مەشەکەین. بەبێ بە دواداچوونەکانی NRT لە ڕەشنووسەکەدا بڕی 113 تریلیۆن خەرجی و 84 تریلیۆن داهات دیاری کراوە کە داهاتەکان بەسەر دوو بواردا دابەش بوون. ئەوانیش بواری نەوت کە 67 تریلیۆن دینارە و داهاتی تریش کە دەگاتە 15 تریلیۆن دینار. سەبارەت بە پشکی هەرێمیش پشت بە ڕێکەوتنەکەی نێوان هەرێم و بەغدا بەستراوە کە ناردنی 550,000 بەرمیل نەوتە لەلایەن هەرێمەوە لە بەرامبەردا لە 170 بودجەی پێدەدرێت. ئەندامێکی لیژنەی نەوت و وزەش لە پەرلەمانی عێراق دەڵێت هەرێم دەبێت بگەڕێتەوە سەر مێزی گفتوگۆ لەگەڵ بەغدا چونکە لە فرۆشتنی نەوتی سربەخۆ شکستی هێناوە. من بۆ خۆم پێم وایە هەرێمی کوردستان گرنگە لەم ماوەیەدا دەست بکاتەوە بە گفتوگۆ لەگەڵ بەغدا بە تایبەتیش من پێم وایە ئەوەی کە نەوت سربەخۆ بفرۆشێ و ببێتە هۆی ئەوەی کە کێشەی موچەی خەڵک دابین بکرێ ئەمە شکستی هێناوە و نەک نەتوانرا موچە کێشەی موچەی خەڵک لە هەرێمی کوردستان چارەسەر بکرێ بەڵکو ئێستاکە قەرزی حکوومەت بۆ هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێم زیاتر بووەوە نزیک دەبێتەوە لە 3 مانگ. سەبارەت بە ڕێژەی کورتێنانیش لە ڕەشنووسەکەدا بە 29 تریلیۆن دینار خەملێنراوە کە دەکاتە لە 128 بودجەی گشتی وڵات کە ئەویش بە پێی ستانداردە جیهانیەکان هەڵەیە چونکە نابێت ئەو ڕێژەیە لە 115 زیاتر بێت. ئەندامێکی دەوڵەتی یاساش دەڵێت ڕەشنووسەکە هەڵەی زۆری تێدایە بەتایبەتی ئەو ڕێژەیە کە بۆ هەرێم دیاری کراوە بۆیە بەم شێوازە تێناپەڕێت. لە ڕاستیدا بودجەی ساڵی 2016 هەڵەی زۆری تێدایە هەموو ساڵێکیش ئەو هەڵانە دووبارە دەبنەوە. بۆ نمونە ئەو بڕێی کە بۆ هەرێم دانراوە زۆرە چونکە دانیشتوانی هەرێم زۆر کەمترن. دواتر ئێستا هەرێم نەوت بەسەر بخۆ دەفرۆشێت. هەڵەی دیکە نرخی نەوتە کە بە 45 دلار دانراوە چونکە نرخەکە هەر لە دابەزینە بۆیەوە بڕوات کورتێنانی بودجەی عێراق زۆر دەبێت. سەبارەت بە نەوتیش لە ڕەشنووسەکەدا نرخی 1 بەرمیل نەوت بە 45 دلار دیاری کراوە. چاودێرانی ئابووریش پێیان وایە کە ئەو نرخە زۆرە چونکە گەر هاوپەیمانەتی ئێران و 5 کۆیەک بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەوان نرخی نەوت بۆ خوار 35 دلار بۆ هەر بەرمیلێک دادەبەزێت. بۆیە چاوەڕوان دەکرێت هاتنی ئەو ڕەشنووسە بۆ پەرلەمانی عێراق زۆرترین ناکۆکی لەگەڵ خۆیدا بهێنێت. ئەوە لە کاتێکدایە بودجەی ساڵی 2015 بەهۆی قەیرانی دارایی و شەڕی داعشەوە جێبەجێ نەکراو لە 170 هەرێمیش نەنێردرا. ئومێد محەممەد NRT بەغداد.